يعني ئێمەش بەردەوام لەم درۆکردنەیە ئاژین، ینی بە نەخۆشەکانەڵێن هیچت نییە، حاڵەتەکەت باشە، چاک ئەبیتەوە تا ئەو کاتێک کە ئیتر کار لە کارت رازی. ئەم نەخۆشانە خۆیان دۆخیان باش نییە، نەخۆشن. ئەکری ئەوە بەو قەرەباڵغیە بە تەنیشتێکەوە بن؟ سەرتا بەخێر بێن. ئێمە چەندین جار لە ڕێ بەڕێوەبەری نەخۆشخانە و لە هەموو چاوپێکەوتنەکانیشە ئاماژەمان بۆ کردو کە ئامارەکانە هەر بەرەو هەڵکشانە چن لە هەموو جیهانانەک بەتایبەتی لێرە. ئەم بینایی کە ئێستا ئێمەتیاین بە چای خۆتانەی بینن چەند قەرەباڵغیە تەنانەت شوێنی مرافقی نەخۆشیشمان نییە و بەردەوام لە زیادبوونایە. ئەم شوێنە قابلی ئەو جۆرە خزمەتە نییە کە لە خەستخانەی هیوا بە نەخۆشانەکرێ، لەبەرەوەی هەم بۆ نەخۆشەکان هەم لە ڕووی دەرونی بۆ نەخۆشەکان هەم بۆ مرافقی نەخۆشەکان بۆ هاوڵی نەخۆشەکان کاریگەری دەرونی خراپیە بێ و هەم کاریگەری خراپیە بێ لەسەر خزمەتکردن بە نەخۆشانی شێرپەنجەش. باشەکە دکتۆر، لە ڕۆژێکە چەند نەخۆش سەردانی نەخۆشخانەیە کات؟ بەڕاستی ڕۆژانە زۆرن، یانی ناتوان بڵێن چەند نەخۆش، ینی بەس چەند بەشێکیش هەیە لە نەخۆشخانەکەمانە، ینی بەشی مناڵانمانەیە، بەشی خوێنی گەورە ساڵانمانەیە، بەشی چاندنی مۆخمانەیە. ڕۆژانە سەر و 400-500 کەس بەس فەحسی خوێنی بۆگرێ، بەس سەردانکردن زۆر زیاتر لەو کەسانی کە عیلاجی جۆرەگرن، یانی نەخۆشەیە سەردانەکە بەس بۆ متابعەیە، نەخۆشەیە سەردانەکە عیلاجی هەیە، فەحسی هەیە، یانی زۆرن، عەدەدێکی زۆرە. باشەکە دکتۆر، ئەمە کەی چارەسەر ئەبێ، بە چی ئەم بابەتەی ئێوە چارەسەر ئەبێت؟ بەڕاستی وەکو وتم لە ڕێی بەڕێوەبەری نەخۆشخانە و چەند جار ئاماژەمان بۆ کرد، ئێمە زەویەکمان بۆ تەرخان کراوە، داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرمایهداران و خێرخوازەکان کە دەسووردێ بکەن کە بە چای خۆیان ئەم حاڵەتەی نەخۆشخانەی هیوا ببینن، زوو کارەکانی دروستکردنی نەخۆشخانەی هیوای گەورە بکەوێتە بواری جێبەجێکردنەوە. دکتۆر، خۆ ڕۆژانە چاو بە نەخۆشەکە بەرەکەوتنی لەگەڵ نەخۆشە هەیە، چ شتێکتە ئێستا زۆر کاریگەری لەسەر دروست کردویت کە بیرێ نەچێتەوەیشە لە چیرۆکی نەخۆشانەی کە هاتۆتە لاو؟ ڕاستی ڕۆژانە بەرکەوتنمان لەگەڵ حاڵەتانە، ینی حاڵەتەکان زۆربەی جار ینی بیرەوەری ناخۆشن، بەس ئەوەی کە زۆر ناخۆش بێ نەخۆشێکێت مەسەلەن تۆ شێرپەنجەیەتی لە خۆ ناوێک چوارایە، ئەبێ عیلاجی کیمیایی بۆ بکەی، ئەشزانی چاک نابێتەوە، بەس ئەبێ بە نەخۆشەکە بڵێ هیچت نییە، یان دەرەجەکەت باشە، یان ئەم عیلاجەت بۆکەین بۆ گرەیەکت هەیە، برینێکت هەیە، نابێ پێی بڵێ شێرپەنجەیە و سووریش ئەزانی کە شێرپەنجەی و عیلاجی کیمیایی و چاکیش نابێتەوە و تۆش ئەم حاڵەتە ئەم قسە ناڕاستە بێ لەسەر داواکاری خێزانی نەخۆشەکە تەبعاً بە نەخۆشەکەڵی هیچ نییە، ئەوە بۆ ئێمە زۆر ناخۆشەکە ئەو لەو کاتای ئەو قسانە ئەکەین و بە نەخۆشەڵێن هیچ نییە و ئێمە عیلاجی کیمیاییشی بۆ بکەین. واتە ئێوە بێ ببوورە قسێشەکەمە بێ درۆ لەگەڵ نەخۆشەکەشا بکات. ناخۆش نییەوە بۆ تۆ؟ زۆر ناخۆشە، بۆیە پێتەڵێن، یانی لە ڕووی زانستیەوە سەلمێنراوە کە ئەبێ بە نەخۆشەکە بوترێ، نەخۆش مافی ئەوەی هەیە کە بەکەی تر بڵێ لە دوای خۆیەوە کە ئەم شێرپەنجەیەتی، بەڵام لێرە بە تەواوەتی عەکسە لە کۆمەڵگەی ئێمەیە، خێزانی نەخۆشەکەیان ئەڵێ نابێ هیچی پێ بڵێ، یانی ئێمەش بەردەوام لەم درۆکردنەیە ئاژین، یانی بە نەخۆشەکانەڵێن هیچت نییە، حاڵەتەکەت باشە، چاک ئەبیتەوە تا ئەو کاتێک کە ئیتر کار لە کارت رازی. هیچ کاتێ بۆ نەخۆشە گریاوی؟ ئەکید. بەس کاتێک پزیشک بووی لە هیوا نابێت زۆر دڵناسکیش بوویە؟ ڕایت، ینی ئەوەنە نەخۆش و ئەوەنە حاڵەتی ناخۆش ئەبینی ڕایت، بەس هەنێ حاڵەتە ئیتر تحملت نامێنێ.